حەزمان کرد لێرانەیە بەڕێزەکانم باسێکی ئەمە بکەین کە ئێمە ئەم قۆناغەمان ئەو نە بە سەختی و بە قورسی گرتووە کردومانە بە مان و نەمان کە کاتی خۆی پێشمەرگەکانی شاخ ئەیان و دویان کوردستان یان نەمان واتەوا مامەڵەیانە کرد یان ژیانی خۆیان واتە پێشیان مەرگە یاخود ژیانی خۆیان لەسەردانێن یاخود کوردستان ئازاد دەکەن. ئەمەش خۆناغی 12 جوای لێ هاتووە یان ئەوە یان نەمان واتە کابرا خوێنی خۆی لەسەردانێ دواییش ئەڵێ کاکە بە خوێن گرتوومە ئەو نەیتیا ماندوو بووە واتە شەهیدی بۆیاوە خەڵکی بۆ بەکوژداوە خوێنی لە پێناوە ڕشتووە بەداخەوە ئەمە وای کردووە کە قۆناغی 6 بەو ئیحتیمامە زۆرەی کە پێی دراوە بەو حەجمەی خۆی کە براوەتە دەرەوە لە خۆشیەوە بێ بە نەخۆشی لە ترسەوە لە قەلەقی و حەزەرەوە بێ بە کەئابە و بێ بە خەمۆکی بێ بە حاڵەتێکی دەرونی نەخوازراو. ئێمە هاتوین باز لەم خاڵە ئەکەین کە ئەم بابەتە ئەبێ وەکو خوێندن مامەڵی لەگەڵا بکرێ لەوانەی ئێمە کۆمەڵە تێبینیمان هەبێ لەسەر قۆناغی چارەنووسازی خوێندکار کە بۆ تەنها خوێندکار لێ قۆناغا هەڵبسەنگێنرێ و چارەنووسی ئەوە دیاری بکە و ئەگەر چانسی نەبوو پرسیارەکان جواب باتەوە یاخود ئەو ساڵە گرفتێکی هەبوو یاخود کێشی لەگەڵ مادەیەکە هەبوو حەزیشی لە کولیەیەکی بەرزتر بوو چی بکە ئەم قوتابێ بۆی کە بتوانێ ئەم قۆناغانە تێپەڕێنێ؟ ئەم خەلەلانە چین؟ یاخود ئەم تەڵەبەیە تاوانی چییە؟ بۆیە تێبینی و لاحەزەمان زۆرە لەسەرەوەی کە ئەگوزەرێت بەداخەوە خوێندکاری خۆمان من دڵنیام ئەوانەی توبی لێ دەرکە بەس توبی عام لە سەدا 90 خوێندکارمان بە ئارەزوی خۆی کۆلیج و پێمگانگاکەی هەڵنابژێرێ وایە وانە ئەوەی کە تووشیش بووە تەنها لە ئەنجامی دەرەجەکەی ئاەتی دەرەجەکەی چۆی وەرگرتووە لەو شوێنە ماوەتەوە کەمتر وا بۆ تەنازولکە ئەگەر تەنازولیشی کردبێ تەنازولی بۆ کۆلێژێ کردووە کە ئومێدی وا بووە لە پەیمانگایەکی توبیەوە یەکەم بێت و بچێتەوە توب جارێکی تر یاخود لە بەشێکی پەرستیاریەوە دیسانەوە یەکەم بێت و لە خەستەخانە و لەگەڵ تەبیب و لەگەڵ نەخۆشا مامەڵە بکە ئەمەش بۆ بە نەخۆشیەکی تر ئەم حەز و ئارەزووە کە هەمومان حەزمان لە یەک لەیلایە بەس لەیلا یەکێکە و بەشی هەمومان ناکە بۆیە بینیت ئەمە جۆرێک لە ناخۆشی و ناڕەحەتی دروست کردووە نەک بۆ خۆمان بۆ خێزانەکانیشمان. هەر قوتابی لە قۆناغی ئەعدادیە کە ئەترازێت هەر لە خۆیەوە جۆرێک لە قەلەقی و دڵەڕاوکێ دەست پێکات هێشتا لە 5 هێشتا لە 4 بیری لای 6 بیری لەو ئەو ئاستەنگ و کەلەیە کە ئەبێ بیبڕێت باز لەو کێشە و مەشاکیلە ئەکات کە ئەمە پردێکی پەڕینەوەیە و سیڕاتێکە لە بەردەمیا ئەبێ هەر مجازەفە بکات و بچێتە ئەو بەرەوە. بەداخەوە وای لێ هاتووە قوتابی ساکەنا لە قۆناغی 10-11 یەنە لای ئێمە سوور ئەزانم ئەوە هێشتا پەتای 12 نەگرتووە بەس پەتای 12 لێیاوە جا من ناوم ناوە پەتای 12 قوتابەکە پێوەی دیارە ڕۆژ نییە من لەم نەخۆشانە نەبینم هیچیشی نییە بەڵام خۆی نەخۆش خستووە ئەو نە بێتاقەتە ئەو نە بێزارە ئەو نە مێشکی هەڵی ناگرێ لاشەکەی تەپیوە لەبەرە وا ئەزانێ نەخۆشە بۆیە کە دێت هەموو جانی یەشێ هەموو جانی بێتاقەتە خەوی نەماوە دەسێ لەرزێ دڵی پێکایەت ناڕەحەتە قژێوەرێت شان و ملی یەشێت سترێسە وا ئەزانێ نەخۆشیەکی تری هەیە هیچیشی نییە تەنها هێشتا پەتاکەی نەگرتووە پەتای 12 لێیاوە. ئەمە کێشە و مەشاکیلە بەڕێزەکانم ئەمە وای کردووە ئەم قوتابیە هێشتا 2 قۆناغی ماوە خوا ئەزانێ ئەیگاتێ نایگاتێ ئەم لە ئێسەوە قەلق بووە ئینجا ماڵوێرانی ئەوەیە کاچێتە 6 هێشتا نەچۆتە 6 بەرحەلی 5 تێپەڕانەوە هێشتا لە پشۆکەیایە 100 بیر و خەیاڵ لە مێشکایەتی چی بکەم چۆن بخوێنم چۆن بچمە خولی بەهێزکردنەوە چۆن مامۆستای خصوصی بگرم
چ مادەیە بخوێنم، گوێ لە کوێ بگرم، چۆن کاتەکانم دابەش بکەم، چۆن سەعی بکەم، لە چ مەکتەبێ بم، چۆن پارە بم، چۆن دەرەجە بێنم، ئەم ساڵ دەرەجە بێنم، ساڵێکی تر خۆم بێڵمەوە، ڕەفیقایەتی چێ بکەم. سبحان الله، 1001 خولیا. تەنانەت لە مێشکیشیە لە کاتی نوێژیشە هەر ئەمە لە خەیاڵیایەتی، لە کاتی عیبادەتیشە ئەمە بۆ مەمحوەر. ئەمە ئیتر ژیانی پێوە بەسراوەتەوە ئاوا ئەسوڕێت. وای لێ هاتووە باوەڕم پێ بکەن خۆشەویستان، نەخۆشم هەیە کە ئاوا دای بنی دڵ نایە بە دووچاوی سەیرێکی ئەو نەجوانە لە کوڕ و لە کچ. واللهی ئێستا شێت بوون لە ماڵەوە کە سوکارە ناوێرن بیان هێنە دەرەوە، چونکە لە شەشا دەرنەچوون. ساکەنە نەک هەر خۆیان کە سوکار و عایلەکەشیان ئیزعاج کردووە. وای لێ هاتووە ئەم کشە تا بەیانی لێرەوە ڕوا بۆ ئەوێ لەوێ تۆ بۆ ئێرە لێرەوە بۆ ئەوێ، بەس کشم دانیشە، بەس ئیسراحەت کە، بەس بخەوە. کاکە ناخەویت بێڵە ئێمە بخەوین، نییە. ئەم کشە تەنها تووشی تەنگژیە بووە، نەشگەیشتووەتە ئیمتیحان، بەڵام ئەومە کێشەی بۆ دروست بۆ ئیتر نەیتوانێ قۆناغە ببڕێ. ئالە ئێستاکەنیان نەک خۆی ژیانی لە ماڵی شەوتاڵ کردووە. ئەم سترێسەوای کردووە زۆر جار، ئەم سترێسە ماوەتەوە وەڵڵاهی قوتابیمان لەگەڵا بووە، لە یەکەمەکانی کوردستان بووە، دوای ئەوە هێناوێتی و بردوێتی و لێکی یاوەتەوە، لە دوی طبا پەکی کەوتۆ چۆتە ماڵەوە. ئێستا عیلاجی دەرونی ئەخوات، نە طوبی پێتاو کرا، نە کاسبی پێکرا، بەڵکو ئیساکەنە مشەخۆرێک شە بەسەر کەس و کارەکەیەوە. وەڵاهی قوتابیمان هەیە ئەیستاکەنە ئافرەتێکە لە 5 کولیەی طب بە هەر حاڵێک هێنای لەژێر ئەو سترێسەیە ئاخرەکەی پەکی کەوت و ئیساکەنە لە ماڵەوە بە تەنیا کە سوکارەکانیشی لێ گەڕاون لە ماڵێکی گەورەی ئەو نەمەتریە ساکەنە کەس نییە عیلاجی نەفسەکەش کا بدەنێەوە. کەسمان هەیە هاتووە بە ئینتحار تەواو بووە، بە خۆکوشتن. ئەرێ کوڕم تۆ چی لێ قەوماوە؟ باوکی من تۆ بۆ کەوتویتە جژێرباری ئەم خەمە؟ وەکو ئەوەی کە قیامەتی لە کیس چوو بێ، وەکوی تاوانێکی گەورەی کردبێ، وەکوی کە مشکلەیەکی گەورەی هەبێ. بەداخەوە بەڕێزەکانم ئەم حاڵەتە وای لێ هاتووە ئەمە لە دیادە دەرچووە، ئەمە بۆ بە نەخۆشی. من بەراوردی خۆمانەکەم لە کاتێکە ئێمە لە 6 بووین، چووی یاریمانە کرد، تۆپمانە کڕی. بەخوا بیرم یە مدیرەکەوتی عەبدوڵاحی تۆ لەم پۆلەیە کاکە بی بە کاپتنی عینەکە و نەقڵتەکەم بۆ ژوورەکەی تر بۆی کە واز لە یاری بێنیت و سەعی بکەی کوڕ من بەتەمام تۆ یەکەمی عێراق بێنیت، دانیش واز تۆ بێنە. وەڵام چا چوومە پۆلەکەی تر و دوانی وەڕۆی تر ناڕۆشتینەوە، خۆمان خەریکی یاری بین هەتاوەکو ئێوارە. وەڵام ڕۆژێ مدیر یاری بەسەرمانوتی عەبدوڵاحی دیسان لێرە هەر تۆ هەر یاریەکیت. خۆ من نەقلم کردی دەستە بەستم کەچیت ئێستاکەن ئەم تیپۆ هێشتوتەوە ئەوا بووین. وەڵای برام بە کەماڵی ئیسراحەت مزگەوتمانە کرد، دەرسمانە خوێن، قورئانمانە خوێن، داوەمانە کرد، ئەچووینە دەرەوە، پەلەوەرمان بەخێوە کرد، کاسبیمانە کرد. یعنی بەس لە 6 نەبووین. من ناڵێم ئەوی ئێمە کردومانە لەوانەیە ڕاست بێت، بەڵام بەخوا لەوە ڕاستترە کە ئێستا ئاگوزەرێ. ئەمەی کە ئێستا ئەکرێ کاری نەکردەیە، کاری نەخۆشیە. بەخوا کە سوکار نەیان نەزانی لە 6ین. من و پرۆفسۆر خالیدی برام هەردووکمان کەسمان نەیان نەزانین، هەر ئەسڵ سەعیمان هەیە، هەر بە هەوای شانەمان خوێن، بە ئیسراحەتی خۆمان. ئەمەی کە ئیستاکەنە ئەکرێ، ساکەنە قوتابی لە ماڵەوە ئەو کاکە بۆچی جواب نایتەوە؟ بە قوربانم لەسەر تەلەفۆنی بۆکەم. وای کاک دکتۆر ناحەکەمان لە 6 تەلەفۆنەکەمان ساڵەت کردووە دووبارە بادەمینەیە باشە بە قوربانت لەموو دوایینی سەوتی بوو. تەلەفۆنەکە لە ماڵەوە سامتەکە لە بەی مناڵەکەیان لە 6. نابێت تۆ بچیتە دەرە وەڵا ئێم مناڵمان لە 6. نابێت کەس میوانمان بێ وەڵام مناڵمان لە 6. نابێت کە بچێ بۆ سەیران وەڵام مناڵمان لە 6. نابێت کەس تۆزێ بە دەنگی بەرز قسە بکە مناڵمان لە 6. نابێت کەس پێ بکەنێ وەڵام مناڵمان لە 6. نابێت بەخوا نەخۆشم هەیە سەرەتانی هەیە و توتی کاو تۆ قوربانت ئەمرادەکەم بۆ تەخیر کە تا مناڵەکەم ئیمتیحانەکانی تەواو بێ.
وتم کشم تۆ سەرەتانە هەیە نەنە نەقیناکە بەخوا باشە بەخوا دوای میوانمانە لە مناڵەکەم تێکە چێ بەخوا کاکتۆر لا حول ولا قوة إلا بالله ئەمە بوو بەچی باوکە گیان بە قوربانێ بم کاکتۆر گیان بەڵکو لە بەڕێمان کەیت و لە کەرکووکەوە هاتوین و بەو خوایە مناڵمان بەجێ هێشتە وەستمان زۆ خراپە و بەم زایی مناڵەکان ئۆتیزم و یان مناڵی ساوان و شیرە خۆن وتم چیانە تی وەڵای کاکتۆر گیان 2-6 مال لە ماڵەوە بەجێ هێشتووە وتم خۆ نەتۆپیون تینە وەڵا هەر بەخوا پێویستیان بە خزمەتە ئەبێ لە مال یعنی وەکو مناڵی شێرخۆری لێ هاتووە تەسەوورکە ئەم مناڵە بێ نان خەیتە بەردەمی ئاو خەیتە بەردەمی سفرەکەی بەردەمی خۆی پێ کۆ ناکرێتەوە جلەکانی خۆی پێ ئۆتو ناکرێت ژوورەکەی خۆی پێ سگ نادرێت ئەم دایکە قوڕ بەسەرە بێت و بچێت و شتخەرە بەدەستی و قاوی بۆ بکەوت چای بۆ بێنێ و شیرینی بەرێ و خزمەتی کەوت باوەجیان پیاوی چابن ئەمە نەخۆشیە خۆ حەزەکەم بزانن سە خەڵکێک لەوانەیە بڵێ وڵاتی کۆر عەبدوڵاحید نەخێر من بۆیە توانم جورئەتم هەیە ئەم قسانە بکەم لە فەزڵی پەروەردگارەمانەم تێپەڕاندووە بەڵام ئەشزانم نەخۆشی چۆن لە ناخۆشی جا ئەکرێتەوە زانم نەخۆشی چۆن لە ساغ و تەندروست جا ئەکرێتەوە ئێوە ئەزانن ئەوەی هەتا ئێستاکەنە ئەگوزەرێ خولی سەرکەوتن بۆ قوتابی 6 دا ئەنرێ ئەزانن من لە مزگەوتی دایکەوە دامهێنا بۆی کەس نتوانێت تەعنەم لێ با بڵێ وڵاتی کۆر عەبدوڵاحید حەز ناکا قوتابی نا بەعەکسەوە ئەو کاتە کە من کۆمەڵە قوتابیم هەبوو دەرزم پێوتن لە ئیعدادی ئیسلامانی خۆم لە قۆناغی طب بووم ئەوانم پێگەیان لە 6 بوون ئەم هێنان بۆ مزگەوت دەرزم پێوتن هەل لە مزگەوتە منافەسەیەکی وام لێ دروست کردن فێرمەکردن چۆن سەعی بکەن ناومان ناخولی سەرکەوتن دوو قۆناغم جیا کردەوە ئەمە قۆناغی یەکەم ئەمە قۆناغی دووەم زیرەکەکان بەجیا و ئەوانی تر بەجیا یەکەمی هەرێم لای من هاو هەمووی تەڵەبەکانیشم بە بەنجەی دەسە بژێران زۆربەی ئەوانەی کە جاشمان کردبوونەوە بۆ پلەی بەرز طب و هەندەسەیان هێنا قانونیان هێنا لە یەکەمەکان بوون ئێستاکێنەش خولی سەرکەوتن هەتا ئێستاکێنەش ڕێکخرا و حیزبەکانیش بە ئەلمانیەکانیشەوە بەردەوامە لە فەزڵی پەروەردگار شانازی پێواکەم ئەوە ئێمە لە مزگەوتدامان هێنا ئەوە کەسانی کە لەگەڵمان شایەتن کە چۆن تەڵەبەت پێفێرکی سەعی بکە چۆن متابعەی بکەیت چۆن بارمتەی لێ وەرگری چۆن متابعەی خوێندنەکەیکی چۆن هەموو ئەمانەی ئێمە کردمان بەڵام بۆ ئەمەمان نەکرد کە کۆمەڵگەیەکی ناتەندروست پەروەردە بکەیت خەڵک وای لێ بێت قوتابی وای لێ بێت